هێمن و هێدی و هەژار سێ لە شاعرە دیارەکانی نێو دنیای شعری کوردی کە توانیویانە جێپەنجەی خۆیان بە بەرهەمەکانیان لە نێو کتێبخانەی کوردیە بەجێ بێڵن. بە خۆشحاڵیەوە لە هەولێری ئازیز کۆرێک یاخود بڵێم کۆبوونەوەیەک بۆ خوێندنەوەی بەشێک لە شعری بەشێک لەم کەڵە شاعرانە ڕێکخرا و دواتریش توانرا کە ڕێزلێنان بۆ خانەوادەکەشیان بکرێت. با ئامادەبوونی ژمارەیەک لە نووسەران و شاعران و هونەرمەندان یەکێتی نووسەرانی کورد لە قی هەولێر دیدارێکی تایبەتی بۆ شاعران هێدی و هەژار و هێمن ڕێکخست. لە دیدارەکەدا چەندین بەرهەم و شاکاریم شاعرانە خوێنرانەوە لەگەڵ پێشکەشکردنی خەڵاتی ڕێزەنان بۆ کەس و کار و خانەوادەکانیان. هەرسێکیان شاعیر بوونە ژیانی خۆیان لە پێناو گەلەکان بردۆتە سەر و لەم پێناوەدا دەربەدەریان بینیوە و پێشمەرگاتیان کردووە و لە کۆماری مەهاباد بەشدار بوونە و ناخۆشیان دیتە تا سەریان ناوەتەوە ئەوەی ماوەتەوە ئەم بەرهەمە ئەم شاکارانەیە کە ئەمڕۆ لێوەرە باسمان کرد بۆیە بە پیرۆزمانزانی یادیان بکەینەوە.